دەشتی بەز لەمە نەڕۆی لە عەشیرەتی زەی لە هەموو حۆز و لە هەموو کوردستان و عێراق ڕۆی خەسارەتی گەورە بوو لە بۆمان بەس لەگە ئیرادەی خوا هیچ ناکرێت ئینشاڵڵا جێگای باشتە ئینشاڵڵا خوا بەبەشت خۆی شاد دەکاتن عالەمەکی زۆریش تاسیرێ لە بۆ دکتۆر دەشتی بەڕاستی دکتۆر بوو هەرچەندێک برێ لە ناو خەڵکە خۆشەویست و ڕێزیانێ دەگرت و دکتۆر لەبەر ئەوەی دکتۆرێکی زۆر زۆر باش ئەو کاتی هەواڵەکەتان پێگەیشت ئێوە تاسیر بووین هەر نەک ئەمە هەموو کوردستان لەوەی متاسیرە عێراقیش دەکەین دکتۆری وا پێیان نابتەوە و بەرام لەگەر ئەو دەردەی هیچ چارەمان نییە و دەبی پێشکر بووین و جێی بەهەشتە ئینشاءڵڵا و نەخۆشیەکەی چی بوو کەی نەخۆشیەکەی وەڵاهی لەمێژ نییە کلیەکانی ئەزیەتی دان و کلیەشان بۆ گۆڕی هەر دیارە مدەکەش تەواو بوو کە مدە تەواو بوو ئیتر هیچ ناکرێت لەگە کاری